خۆشاتنەوە بۆ دیداری ڕۆژ لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە. دیمانەی ئەم جارەمان لەگەڵ خالد عەزیزی وتەبێژی حزبی دیموکراتی کوردستانی ئێرانە سەبارەت بە ڕەوشی ناوخۆیی ئێران و هەروەها ئەو سەردانەیش کە کردوێتی بۆ ئەمریکا. کاک خالد زۆر بەخێر بێ. زۆر سپاس بۆیەوەش. ماوەیەکە لە ئەمریکای چی دەستکەوت؟ تەبیعەتەن پێشەکی زۆر سپاس بۆ ئێوە. لە ڕاستیدا ئێستا ئێران لە هەلومەرجێکدایە ئەو جم و جۆڵە جەماوەری و بربەرینە کە کۆمەڵانی خەڵکی ئێران بەگشتی جیاواز لە هەموو بیر و بۆچوون و ڕابردووی ئاینی و ئێتنیکی و سیاسی لە دژی کۆماری ئیسلامی لە خەباتێکی هاوبەشدان و دەکرێت بڵام بە بەراورد لەگەڵ ڕابردوو یەکەمین جوڵانەوەیەکی جەماوەری مەدەنی احترازاتێکی بربەرینە کە دوای ئینقلابی ئیسلامی ئێران ئەو حکوومەتی بە چالش کێشاوە و هەمووی ئەوانش بە کوژرانی کچە کوردێک لە پایتەخت لە تاران دەستی پێکرد و کوردستان هاتە سەرخەت و بەخۆشیەوە زۆربەی زۆری خەڵکی ئێران و لایەنە سیاسەکان هەماهەنگی و هاودەردیان لەگەڵ خەڵکی کوردستان کرد و بوو بەو جم و جۆڵە. ئەو جم و جۆڵە لە ئاستی نێوخۆ لە ئاستی نێودەوڵەتی زۆری دەنگ داوەتەوە، ئێرانی هێناوەتەوە سەرخەت و لەو پەیوەندێدا مەسائلی کوردستانیش هەر لە گۆڕێدا هەیە. بۆیە یەکەم جارە من دەبینم کە کۆمەڵگای نێودەوڵەتی بە چاوێکی دیکە سەیری ئێران دەکات. جا بۆ ئەوەی کە هەمووی ئەوانە مەجالێک بۆ ئێمە وەک حزبی دیموکراتی کوردستانی ئێران دروست بێ، لایانی جۆراوجۆر ببینین، تینگتانکەکان ببینین، خەڵکی جۆراوجۆر ببینین، ئێمەش لە ڕوانگەی خۆمانەوە لەو پەیوەندێدا بتوانین مەوزوعەکە باس بکەین. جا هەدەف لەو سەفەرە لە ڕاستیدا بۆ بەرجەستەکردنەوەی ئەوانە بووە. بەڵام تۆ وەڵامی پرسیارەکەی منە نەدایەوە. چیتان دەستکەوت؟ یەکەم ئەوم دەستکەوتۆ، من زۆر جار لە ڕابردووشدا هاتوومەتە واشنگتۆن، ئەوەم دەستکەوتۆ ئێستا ئیدی ئەو ئەدمنستریشنە دەم و دەستگای بایدن دەبێ بەوە گەیشتە بێت کە ئێرانی ئێستا ئێرانی ڕابردوونیە. یەکەم چونکەوان ئێرانیان هەر بە قەزیەی کێشەی ناوەچی پێناسە دەکرد و لەو پەیوەندێدا بە دوای ئەوەدا دەڕۆیشتن تەوافقێک لەگەڵ ئێران بکەن و من ئیحساس دەکەم لێرەکە لایەنەکانی تینگتانکەکان بینیوە، خەڵکی ئەدمنستریشنم غەیرە مستەقیم بینیوە، هاتوونەتە سەر ئەو قەناعەتە کە و ئێرانی ئێستا دەبێت جۆرەشکەی تەعامل لەگەڵ بکرێت. بەس ئەو تەعاملە دەبێت چۆن بێت جیاواز لەی پێشوو بێ، لە ڕاستیدا ئەوە شتێکی دیکەی و بۆ خۆیان بڕیاری لەسەر دەدەن. شتێکی دیکەش کە من هەستم پێکردو مێدیای ئەمریکی و خەڵکی غەیرە کورد، خەڵکی ئێرانیش لێرە زۆر لە سەرخەت بوونە ئێمە لە پەیوەندی و تەمازدان لەگەڵیان جم و جۆڵێکی بربەرینی احترازی هەیە لە دژی کۆماری ئیسلامی و کە لەوێشدا هەماهەنگێکی زۆر هەیە بینی ئێرانیەکان و بەقی ئێرانەکان وە کوردەکان. ئەوەش بۆ من بۆتە دەستکەوتێک کە ئێمەی ئێرانی بەگشتی بە کورد و غەیرە کوردەوە ئێستا کە یەکێتی و یەکریزێکەیە دەبێت تەشویقی بکەین. شتێکی دیکەش کە هەر لەو پەیوەندێدا بە بڕوای من زۆرە بە بەراورد لەگەڵ ڕابردوو بە غەیری ئەدمنستریشن دەم و دەستگای دەوڵەت موسساتێکی زۆر بە علاقەمەندیەوە جویان دەدا بە ئێمە و تەنانەت نەزەریان وەردەگرت کە ئەدمنستریشن لە داهاتوودا دەبێت چۆن تەعامل بکات لەگەڵ وەزعیەتی ئێران بەگشتی. کاکەڵید پێشتر ئەمریکا کۆمەڵە سزای سەپاند بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران، لە ئێستاشدا بەدایبەتی باش شۆڕشی ژینە کۆمەڵە سزای تر لە پەیوەندی مەمافەکانی مرۆڤەوە سەپێنراوەتە سەر زۆر لە دامەزراوەکانی ئێرانی و زۆر لەو کەسانی کە بەرپرسیارەتیان هەیە لە سەرکوتکردنی خەڵکی ئێراندا. ئەو سزایانە چ جۆرە کاریگەریەشیان دەبێت بە تایبەتیانی دەبینین سزاکان ئەوەندەی کاریگەری نەرێنی کردووەتە سەر خەڵک نەی کردووەتە سەر ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران. بەگشتی من لە هەمووی ئەو دانیشتانێک کە ئەو ماوە بوومانە لەگەڵ خەڵکی جۆراجۆر دانیشتین گلەیەکمان لە ئەدمنستریشنی بایدن کردووە. ئەویش ئەوەیە ئەوان لەو ماوەدا کە سەزایان داناوە، سەزا لەو ڕۆژەیەوە کە ئێران پرۆژەی ئەتۆمی هەبوو، ئێران ئەمریکا هەوڵی داوە بە شێوای جۆراوجۆر فشاری ئابووری بخاتە سەر کۆماری ئیسلامی و سەر ئێران. ئێمە پێمان وایە کۆمەلگای نێودەوڵەتی بەگشتی و دەوڵەتی ئەمریکا بە تایبەتی دەبێت تەجروبەیەکی زۆریان هەبێ. کۆماری ئیسلامی بە سەزا بە چۆکدانایە. هۆیەکەشی ئەوەیە لە دنیای ئەوڕۆدا دیتنەوەی ڕێگای دیکە بۆ ئەوەی کە لەو سەزایانە بێتە دەریا و سەزا ئابوووریان زۆری تەسیل لە سەردانێنێ زۆرە، بە تایبەت کێشەی ئامریکا و غەرب لەگەڵ رووسیا و چین و هێندێک وڵاتی دیکە دەرگا بۆ ئێران دەکاتەوە. بۆیە من پێم وایە ئەو سەزایانە
ناگەنە ئەو خۆناغا کە ئێران یا بگۆڕێ یا حکوومەتەکەی نەمێنێ. سەزاکان دەبێت تابعێک بێ لە خەبات و جموجۆڵی خەڵک لە نێوە خۆی وڵات. بەس شتێک کە ئێمە پێشنهادمان کردووە لەگەڵ لایەنەکان باسیشمان کردووە، هەتا حکوومەتی ئەمریکا لە سیاسەتێکی غەڵەتی خۆیدا بێ بەرامبەر بە ئێران کە هەمیشە باسیوە دەکەن ئێمە ڕژیم ناگۆڕین، ئێمە بە دوای ڕژیم چێنج دانینا، معمولەن بە دوای شتی ئاوادا دەڕۆن، بە دوای شتی کەلاندا ناڕۆن. ئێران بخۆیان داوا دەکەن کە بە هیچ شێوەیە دەستێوەردانی دەرەکی قبول ناکەن، بە تایبەتی کاتێ باز دێتە سەر ئەوەی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران بگۆڕە. خەڵکی ئێران بۆ خۆیان هەر بڕیارێک دەدەن دەبێ ئەوان بیدەن، بەڵام ئەو سیاسەتی ئەمریکا بە سیاسەتێکی باشدانا نیم، پێم باش نییە ئەوان دەڵێت ئێمە بە دوای ڕژیم چێنج دانین. ئەوە ئەرچی ئەمریکانی، ئەوە خەڵکی ئێرانن بۆ خۆیان بڕیار دەدەن. ئەو سیاسەتی ئەمریکا سیگناڵێکی غەڵەتی ناردەوە بۆ ئێران کە هەرچی ئێران بیکا لەگەڵ خەڵکەکەی خۆی و هەرچی سەرکوبیان بکە و هەرچی لە دژێ و خەڵکە بێ و منتەقەکە نائەمنکا و کوردستان نائەمنکا و تەنانەت لە ئیدامەی ئەوانە کێشەکان بەرێتە دەرەوەی سنوورەکانی خۆی و کوردستانی ئێران و عێراق نائەمن بکە، دەستی ئاوەڵە دەبێت. بۆیە ئێمە پێمان وایەوە ئەو جار زۆری بە شێوەیەکی شەفاف وتومانە ئەمریکاگە بۆ خۆی بە دوای ئەوەدانە وەکالەتی خەڵکی ئێران نەکە و ئێرانیش نابێ فێری ئەوە بێ مادام ئەمریکا دەڵە بە دوای گۆڕانی حکوومەتدانیم لە نەتیجەدا دەستی ئاوەڵە بێ بۆ هەموو شتێکەوە خەڵکی ئێران بۆ خۆیان لەسەرەوە بڕیار دەدەن. وەم پێم وایە خۆپێشاندانەکان و ئیحترازاتێکی بربەرینی جەماوەری و مەدەنی کە لە کوردستان و لە شوێنەکانی دیکەی ئێران هەیە دەبێ خوێندنەوەیەکی دیکە لێرە لە واشنگتۆن بۆ دەوڵەتی بۆ حکوومەتی ئەمریکا دروست بکە دەناتوشی هەڵەیەکی گەورە دەبن. ئەم بابەتە ڕێک لەگەڵ کاربەدەستانی ئەمریکادا ئەوانی کە کۆبوونەوە لەگەڵاکردوون لە ماوەی ڕابردووە کە لێرە لە ئەمریکا بووی، ئەگەر باست کردبێ ئەوان چ جۆرە کاردانەوەیکیانە بۆ تۆ بۆ خۆشت چ داوایەکەتە بۆ لێیان؟ یەکەم کە باسمان کردبووە لە ڕاستیداوە بە جددی وەرگیراوە بە تایبەتەوەی دەڵم ئەگەر ئێوە بە دوای حکوومەت گۆڕاندانی وەکالەتی خەڵکیێران مەکەن، خەڵکیێران بە نەبێ بە گرەوگانی ئەو سیاسەتە غەڵەتە دەتوانن بیرکردنەوەی دیکەی لێ بکەن و هیوادارم لەمەوە بەدو ئەو بیرکردنەوە بکەن. دوو، من ئەحساس دەکەم ئەو ڕووداوانە و ئەو بەحسانەی ئێمە کە کردومانە بۆ بە مەوزوعی بەحس لە نێو ئەو ئەدمنسترێشنەدا بەڕاستی سیاسەتەکانیان دروست بووە و لەمەوە بەدووا دەبێت چۆن تەعامل بکەن. داوا هێندێک داوا ئێمە کردومانە زۆر بەڕاشکایی بڵم لێرە. داوای یەکەم ئەوە بۆ عێراق کە وەزعەتی لێ بەسەرهات ئەمریکا هێرشی کردە عێراق و ئەمریکا بەرامبەر بە ئەمنیەتی عێراق مەسئول بوو هەتا زمانێک کە عێراق بۆ خۆی بە باشی خۆی سەقامگیر بۆ کە بەداخەوە ئێران نەیهێشتۆ عێراق سەقامگیر بێ. لە تەنیشت ئەوەدا ئێمە هەرێمی کوردستانی عێراق دەبینین بەشێک لەو معادلەی ئەو ئیحساسی مەسئولیەتی ئەمریکا لە بواری ئەمنیەتیدایە. ئێمە داوامان کردو کاتی خۆی ساڵی 91 کە ئەوەی پێی دەڵێن زوونێک دابدرێ نۆ فلای زوون و تا پاراستنی هەرێمی هەوایی عێراق یا هەرێمی کوردستان بۆەوەی کە ئێران نەتوانێت ئەوە بکە، ئەوە ئێستا بە جۆرێک دەکرێت بەحسی لێ بکرێ. من ناڵم ئەوە عملی دەبێت بۆ کوردەکانی ئێران لەوێ بێ سەرپەنان، خودی حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت دیفاع لە خۆی بکە. درۆنەکانی ئێران و موشەکەکانی ئێران لە ئاسمانی عێراق و هەرێمی کوردستان بە کەیف خوان هاتچۆ دەکەن لە حاڵێکدا سەرکردایەتی نظامی ئەمریکا لە تێنیشتیوان لەوەیە. یعنی مەبەستم ئەوەیە ئەگەر ئەمریکایەکان لەو پەیوەندێدا بە جۆرێک نییە سەرخەت وڵا فاجعی ئینسانی لە گۆڕێدا هەیە. بۆ فاجعی ئینسانی لە گۆڕێدا هەیە ئێران باشکرا نامە بۆ شۆڕای ئەمنیەتی سازمانی ملل دەنووسێ و پێیان دەڵە حیزبە کوردەکان ئاوا دەکەن و ئاوا دەکەن ئەگەر هەر ئاوا بکەن لیان دەدەین و لە بەیان دەبین. ئێران بە ئاشکرا حملە دەکاتە سەربەشی مەدەنی و ڕێبەرایەتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران و لایەنەکانی دیکە. بویە ئەو داوایانەمان کردووە کە لە ڕاستیدا ئەو منتەقەیە بێسەرپەنایە و بۆتە مەیدانی ڕنبازیێنی حکوومەتی کۆماری ئیسلامی. بەڵام کاک خالد هەلومەرجێکی تایبەتی لە ساڵی 1990 دروست بوو کاتە سەدام حوسێن هێرش دەکاتە سەر کوێت، پاشان هێرش دەکاتەوە سەر شیعەکان لە باشوور، کوردەکان لە باکووری عێراقیا لە هەرێمی کوردستانی عێراقدا. ئەو کاتە ینی هۆکارێکە بوو، پاڵنەرێکە بوو کە کۆمەڵگەی نێونەتەوەیی ئەم بابەتە بکاتە بابەتێکی ڕێژدووە باسی بکە و بیخاتە بەردەم ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیە گرتوەکانەوە بۆ بڕیاری لێ بدرێت کە هەرێمێکی دژەفڕین دابنرێ. بەمانایش کە دانانی هەرێمی دژەفڕین پێویستی بە کۆمەڵی پرەنسیپی یاسایی نێونەتەوەیی هەیە. لەمەیاندا چیتان کردووە؟ هەمووی ئەوانەی ئێوە دەڵێن هەموو لە جێگای خۆیدایە. ئێمە دەمان هەوێ مەوزوعەکە وا باس بکەین کە لەو سنوورانە ئێران بە تەمای دروستکردنی فاجعەیەکی ئینسانیە.
سیر نێبێتە نێو خاچی هەرێمی کوردستان، سیر نێجارێکی دیکە بە درۆن و بە موشە کێرش بکاتە سەر ئێمە خەڵکی بێدیفاع وە سیر نێ لەو هێرشانەدا خەڵکی مەدەنی کوردستانی عێراقیش ببن بە هەدەف. ئەمە وەزیفەمانە، ئەو وەزیفەیە بەجێ بگەینین لەگەڵیان باس بکەین کە ئەو مەوزوعاتە هەیە. جا بە لە حازی قانونی و یاسا و ڕێساکان و پەیوەندی لەگەڵ ئەم و ئەولاولا لە هەوڵ دایم بزانین تا چۆ دەتوانین ئەو مەسئلە بێنە پێشێ بەڵام دەمان هەیە بۆ مێژوو بڵین کاتێک ئێران نامە دەنووسێ بۆ شۆڕای ئەمنیەتی سازمانی ملەل لەو نامەیەدا دەڵ ئەگەر ئەوانە نەکەن ئیقدامی دیکە دەکەین ئەمە بڵێن بڵێ ئەوە ئێران بەتەمای ئەو ئیقدامایە داوامان لە ئێوە هەیە بە جۆرە حیفاظەتێکمان بۆ دروست بکەن. هەر لەم چەند ڕۆژەی ڕابردوودا یانی زانیاریەکان ئاماژە بەوە دەکەن کە کۆماری ئیسلامی ئێران هێزێکی زۆری لەشکری ئیدی پاسدارانە بەسیجە ئەرتەشە ئەمانەی لەسەر سنووری هەرێمی کوردستانی عێراق کۆ کردوێتەوە و بەنیازی هێرشێکە. چه زانیاریەکان هەیە؟ زانیاریەکانی مەیدانی ئەوە دەردەخەن کە ئێران بە دوای نەخڵ و ئینتیخالاتی نظامی هەیە. زانیاریەکانی سیاسی و کەلان هەر ئەوەی ئەو نامە بۆ شوڕای ئەمنیەتی سازمانی ملەل دەنووسێ هەر ئەوەی کە تێدەکۆشێ لەگەڵ حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان ئەو مەسەلە عومدە بکاتەوە ئەوە نیشان دەدا. بەڵام زانیارێکی جددی ئەوەیە ئێران لە مقابل ئەو شۆڕشە جەماوەری کە لە ئێراندا دەستی پێکردووە بربەرینە وەسیعە ئەو یەکریزەی کە بینی هەموو لایەنەکان هەیە ئەو جم و جۆڵە لە ئاستی نێودەوڵەتی دەنجی داوەتەوە لە ڕاستیدا لە ڕوانگەی من لە مقابل ئەودا بە شکست گەیشتۆ و دەیهەوێت ئەفکاری عمومی خەڵکی ئێران بەرەو ئینحراف بێ و پێیان بڵێ لە سنوورەکانی ئێران و عێراق لەلایەن هێزە کوردیەکانەوە تهدیدێک لەسەر ئێران هەیە و هەمووی ئەو پیلانانە لێوە ڕەهاتوونە. بۆیە بەشێکی ئەو حرەکات و کار و کردەوەی کۆماری ئیسلامی لە سنوورەکان و ئەو هێرشکردنە بۆ سەر حزبی دموکرات و لایەنەکانی دیکە تابعێکە لە وەزعیەتێکی یەکجار زۆر خراپی کۆماری ئیسلامی لە نێوە خۆی وڵات و زۆر بەڕاشکاویش بڵم قسەکانی خامنەی چەند حوت و پێش ئێستا کە دوای ئینقلابی ئیسلامی باسی ئەو شتانەی کرد بەتەوە بە ئاشکرا ئەوە دەردەخا و لە یەئس و نائومێدیدا هەن و دەیان هەوێت ئەو خەباتە مەدەنی و ئارامی و ئینسانی کە ژنان و پیاوان و کچان و کوڕانی ئێرانی تێیدا بەشدارن بە خشونەتی بچێشن لە خشونەتدا دەستیان ئاوەڵە دەبێت بۆ کاروکردی ئاوانە. کاک خەڵید بینە سەر ڕەوشی ناوخۆی ئێران لە پەیوەندی بە شۆڕشی ژیناوە. ساڵی 1970 گەلانی ئێران ڕژانە سەر شەقامەکان ڕژێمی شاهنشاهیان ڕووخان. ئەوەی کە چاوەڕوان نادەکرا ئەوە بوو ڕژێمیکی بەم شێوەی ئێستا ئەم کۆماری ئیسلامی ئێرانەی ئێستا بێتە ئاراوە لە کاتێکە لە ساڵی 1970 خەڵک داوای ئازادی دەکرد، داوای دیموکراتی دەکرد، داوای مافی ژیانی دەکرد، داوای مافەکانی مرۆڤی دەکرد. بەڵام هەموو شتەکە وەرچەرخا پێچەوانە بووە بە گوتەی زۆرێک لە ڕۆشنبیرانی ئێران خۆیان ینی کە دەڵێن ڕژێمی ئێستایی کۆماری ئیسلامی زۆر خراپترە لە ڕژێمی شاهنشاهی ئەو کاتە. جا من پرسیارەکەم لە بەڕێزدەوەیە چ متمانەیەک هەیە هەمان ئەو ئەزمونەی ساڵی 1970 لە پاش شۆڕشی ژینە ئەگەر گۆڕانکاریەک دروست بوو ڕوونەدات؟ متمانە ئەگە بگەڕێنەوە سەر شۆڕشی سەر ئینقلابی ئیسلامی ئێران ئەو وەخت لە ڕاستیدا لە ماوەیە چ کورد ئەوان ئینقلابەکەیان قەبزە کرد و بۆ خۆیان بوون بە خاوەنددارێتی لە دەسەڵاتی مطلق لە تاران. ئینقلاب بەرهەمی تووڕەیی و ناڕەحەتی و گلەی و گازندەی کۆمەڵانی خەڵکە. بە نەفسی ئینقلاب وڵات دروست نابێ. ئینقلاب تەنیا نیزامێکی دیکتاتۆری مستەبەد لە بین دەبا. ئەوەی کە دروستی دەکاتەوە ڕاستیەکەی دەورانی ئینتقالە. ئەو دەورانە دەبێ لە کەش و هەوا و تەب و تابی ئینقلابی بێ دەرێ بچێنێ وڵات دروستکردنەوە ئیدارەی وڵات. ئەو وەخت ئەوە مەجالی نەبوو. ئێستا بەخۆشیەوە گفتوگۆیەکی بربەرین لە نێوان حزبی دموکراتی کوردستانی ئێران و لایەنەکانی دیکە بە حیزبە کوردیەکان و غەیرە کوردیەکان لە گۆڕێدا هەیە. ئەویش ئیستدلالی ئێمە چییە؟ بەشێک لە کاری من لێرە ئەوە بووە لە حەدی توانای خۆم دەگەڵ لایەنەکانی دیکە ئێرانی ئەو مۆزوعاتە بێنمە گۆڕێ. ئەویش ئەوەیە دەڵێن خەڵک لە نێوە خۆی وڵات کۆتایی ناکەن، هەزینەیەکی زۆریش دەدەن و ئەمەلەن زۆربەی زۆری خەڵکی ئێران ئەو نیزامیان ناوێت. بەس ئیدی کارەکە بەوە تەواو نابێت. چۆن بگەینە ئەو قەناعەت و لێک حاڵی بوونە بەدیلێک عەلەیهی ئەو نیزامە دروست بین، حتا لە چەند و چۆنی دار و لە لەو نەخشەی سیاسی ڕێگای دروستکردنی ئەو بەدیلە قسە وڵات لەوەش کراوە ئایا دەتوانین دەسەڵاتێکی کاتی دەوڵەتێکی کاتی لە دەرەوە دروست بین کە هەموو لایەنەکانی تێدا بێ. جوڵانەوەکانی ئەخیری ئێران ئەو چوزانم خەبات و تێکۆشانە مەدەنیە بەربڵاوە ئەو ئەرک و وەزیفەی بۆ لایەنەکان دیاری کردووە. جا بوو ئەوەی کە جارەشی دیکە ئەگە لە ئێران ئینقلاب کرا
ئەو وەزعیەتە نێتەوە پێشێ وڵا ئێران بێ سەرپەرست نەبێ جەم ئێگیدارێ بکەن ئەکسپتانسێکیان هەبێ قبولیان کردبێ و باسازی ئێران کێمە هەموو جارە باسی دەکەن ڕێگاکەی ئەوەیە ئەو بەدیلە دروست بێ. ئێستا قورسایی کاری ئێمە لەلایەن حیزبی دموکراتی کوردستانی ئێران لەگەڵ لایەنەکانی دیکە لە ڕاستیدا ئەوەیە، چون ئەگەر ئەوە دروست نەبێ خەڵک لە ئێران عملەن دەڵەن دەبێ ئەو نیزامە بڕە لە دژی خامنەی شعار دەدەن لە دژی دیکتاتۆر شعار دەدەن دەی ئەو نیزامە بڕوا دەبێت چێ جێی بگرێتەوە ئەو بەشەی ئەرچی ئێمە و لایەنەکانی دیکەیە کە ئێستا کاری لێ دەکەین بۆی کە ئەو خەلەعە یا ئەو بەتاڵایە دروست نەبێت. چندێک تەبایی هەیە لە نێوان لایەنەکاندا لەسەر ئەم بیرۆکەی کە ئێستا جەنابەت ئاماژە و پێکردت بوونمونە مجاهدینی خەڵق قایلە بەوە شاپەرستەکان یاخۆ ئەوانەی کە پێیان دەڵێن سەڵتەنەت تەڵەب ئەوانە قایلن بەم جۆرە بیرکردنەوەیە بەم جۆرە ڕێخستنە بۆ ئایندەی ئێران. بە بڕوای من ئەوانش بەشێکی زۆریان بەو قەناعەتە گەیشتونە ئەوە دەبێت تعدیل بکەن دەبێت تەنازل بکەن لە جیهەت ئەوەی کە تەوافق و یەکریزی و یەکگرتوویەت هەبێ تاوجێ پەیوەندی بە ئێمەوە بێ وەک حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە ڕاستیدا ئێمە حیز لە نێو کێشەی ئەو لایەنانە لەگەڵ یەکتردانین لە ڕوانگەی ئێمە سەڵتەنەت تەڵەبەکان مجاهدین کۆماری خوازەکان گروپەکانی ئێتنیکی ئەوانەی بۆ دموکراسی کار دەکەن چەپەکان هەمووی ئەوانەی دژی کۆماری ئیسلامی کار دەکەن حەقیان بەوە هەیە لە پرۆسەی ئەو یەکریزیەدا بن. حیزبی دموکراتی کوردستانی ئێران لێرە بە قەولی فارسی خەتی قرمز دانانێ بۆ چۆن بۆ خۆمان بەشدارین و ئینتزارمان ئەوەیە کە لە سیاست و نەخشە سیاسی داهاتوو ئیدارە ئێران دەورمان هەبێ لە ڕاستیدا ئیحترام بوو نەزەری جۆرا جۆریش قائلین بەستا ئێستا بە تەوافق نەگەیشتینە و زۆرێک لەوانە دەکرێ بڵم بە ئینسافەوە ڕوو لە حیزبی دموکراتی کوردستانی ئێران و حیزبە کوردەکان و ناوەندی هاوکاری دەکەن و لەگەڵ ئێمە باز دەکەن کە ئێمە دەتوانین دەورێکمان هەبێ بۆ کاتی خۆی هەردوای ئینقلابی ئیسلامی ئێران شورای ملی مقاومت هەبوو دوو حیزبی سەرەکی یەکان مجاهدین و دیکە حیزبی دموکراتی کوردستانی ئێرانی تێدا بوو بەنی سەرج وەک ڕێی جمهوری ئەو وەخت کە لەسەر کارەوەلا برابوو ئەویشی تێدا بوو ئێمە تەوافقاتێکشمان کرد ئێستاش من زۆر احترام بۆ تەوافقاتەدا دەێم کە بۆ یەکەم جار مەسەلەی ئۆتۆنیمی کوردستان بوو بە سەنەدێک یعنی دەم هەوێ بڵام غەیرە عەمەلی نییە و ئەو خۆپێشاندانە بربەرینەی کە لە ئێران هەیە من پێم وایە پەیامێکی داوە بەو لایەنانە هەموو دەبێت فکر لە خۆیان بکەنەوە. لەوانەیە پەیامێکی ناڕاستە خۆی دابێت بە هەموو لایەنەکان کە پێویستە بکەونە خۆ بەڵام پەیامێکی ڕاستە خۆی تێدایە بۆ ئەوەی کە خەڵکی ئێران ئۆپۆزیسیۆنەکان بە ئۆپۆزیسیۆنی کوردیشەوە قبولیانە و بەراوردی ناکەن لەگەڵ ئەو جم و جۆڵە سڤیلیەی ڕێکخراوە سڤیلیەکان لە ئێراندا بەگشتی بە کوردیشەوە کاری لەسەر دەکەن. لە پرۆژەی حیزبی دموکراتدا هەمیشە جێگەیەکی تایبەتی بۆ و خەبات و جم و جۆڵانە لە نێوە خۆی وڵاتدا هەیە و ئێمە بەخۆشیەوە بە احتیباری پەیوەندێکی باش لەگەڵ کۆمەڵانی خەڵک توانیمان لەوێ سیاسەتێکی زۆر شەفافمان هەبێ لە نظر ئێمە ئۆپۆزیسیۆنی جمهوری ئیسلامی هەر ئەو حیزب و لایەنە سیاسانیە نین کە لە دەرەوەی ئێرانە بەشێکی زۆر لەو خەڵکە ڕۆژانە لە نێوە خۆی وڵات تەنانەت بێەوەی کە پەیوەندیان بە حیزبێکی تایبەتی هەبێ کۆمەک دەکەن بە دروستکردنی شعار و بۆچوون و نەخشە سیاسی ڕێگایەکی هاوبەش کە هەمووی تێدا بەشدار بن ئەو شعارانەی لە شارە گەورەکانی دەرەوەی کوردستان دەدرێ بەشێک لەوانە هەڵقوڵاوی ئەوەیە ئەوەی کە بۆ من تازەجی ئەوە هەبوو وەک جاران نییە کە ئەو خەڵکە لەوێت تەنیا جۆ بدەن بە حیزبەکانی ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی کە لە دەرەوەن و لە تەلەڤیزیۆنەکان پێیان دەنێرن بۆ خۆیان لەوێ بە هاوکاری و هەماهەنگی لەگەڵ یەکتر شت دروست دەکەن ئێمە بایخێکی زۆر بۆ دادەنێن چون پێمان وایە هەر ئەوەیە کۆماری ئیسلامی بە چۆک دادێنێ من هیوادارم کە ئەو دیالۆگ و تەبادلی نەزەرە لە نێوان خەڵکی نێوخۆی وڵات و فعالینی نێوخۆی وڵات لەگەڵ خەڵکی دەرەوە و فعالینی دەرەوە هەیە لە ئیدامەی خۆیدا بە ئەنجامێک بگاتن. لەگەڵ وڵاتانی دراوسەی ئێراندا بۆ نمونە عێراق بۆ نمونە تورکیا یا عەرەبستانی سعودیەدا هیچ وتوێژێک هەیە وەکو ئۆپۆزیسیۆنی ئێرانی بەگشتی ناڵەمەر ئۆپۆزیسیۆنی کوردی بە تایبەتی هیچ وتوێژێک هەیە هیچ دانوستانێک هەیە کە یارمەتی دەربن لە پلانەکانتانە ئێستا لە عێراق خەریکە حکوومەتێک پێک دێنرێ حکوومەتەکە هەر لە ئێستەوە زۆربەی خەڵکی عێراق دەڵێ حکوومەتێکی سەر بە کۆماری ئیسلامی ئێرانە بەداخەوە ینی هەندێلانی کوردیش پشتیوانن لەو حکوومەتە. تاوجێ پەیوەندی بە سیاسەتی حیزبی دموکراتەوە هەیە لە ڕاستیدا ئێمە بەرنامێکی ئاوامانیە جۆرە کوچینە نێو معادلات و معاملاتە کە دەوڵەتەکانی دراوسێ ئێران تێکەڵ بەو کێشەیە بکەین ئەو کێشەی خەڵکی ئێرانە لە دژی کۆماری ئیسلامی و ئێمە وەک حیزبی دموکرات دژمنایەتیمان لەگەڵ هیچ دەوڵەتێک نییە لە ناوچەکەدا هیچ دەوڵەتێک
تەنیا کۆماری ئیسلامی بە دژمنی دموکراسی و خەڵکی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان دەبینین. بۆیە لە حاڵی ئێستادا نە لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی بەوە گەیشتوینە کە شتێکی مۆقەت دروست بکەین دەوڵەت لە تەبعیدێکدا و ئەو دەوڵەتە بکەوێتە نێو ئاڵلقەی علااقاتی نێودەوڵەتی بۆ یارگیری و پەیوەندێکی باش لە دژی کۆماری ئیسلامی. حدیقل ئێمە وەک حزبی دموکراتی کوردستانی ئێران لە حاڵی ئێستادا لە معادلەیەکی ئاوادانین چۆندی ساندەڵەمەوە سیاسەتی ئێمە ئەوەیە نە عێراق و نە وڵاتانی دراوسێ بە هیچ جور تێکەڵ بە کێشەی کۆمەڵانی خەڵکی ئێران دژی کۆماری ئیسلامی نەبن بۆ چون کۆماری ئیسلامی بە دوای ئەوەدا دەگەڕێت دیسانەکانە بڵە دەوڵەتانی دراوسێن ئەمریکا و ئەوە ئەو شتانیان دروست کردووە ئەو کێشانیان دروست کردو و کاتێک باسی ئەوە دەکەن دیسان قەزەکە دێتەوە سەر کوردستان بە گشتی و کوردستانی ئێران و حزبی دموکرات و لایەنەکانی دی. بەڵام ئێوە ئەو هەنگاوە بنێن یان نینێن کۆماری ئیسلامی ئێران هەروە دەڵێ یانیەوە تایمە جۆمان لە قسەکانی خامنەییە دەڵێ ئەمریکا لە پشت ئەم خۆپشاندانانەوەی ناو ئێرانە نارانی ئێران لە پشتیەوە تەنانەت لە هەندێک جاردا ئاماژە بەوە دەکات دەڵێ ئەوەی بەشداری لە خۆپشاندانەکەشدا دەکات خاینە ئەوە دەڵە وڵامی ئەو دەبێ واشنگتۆن بیداتەوە بەداخە واشنگتۆن خراپ عمل دەکا دەستیوی ئاوەڵە کردو بە کێفی خۆشتیان پێ بڵە بەڵام حدیقل ئێمە ناچینە ئەو کێشەیە ناچینە ئەو کێشەیە بەو جوورە بۆ ناچینن ئەو کێشەیە کۆماری ئیسلامی لە نێوە خۆی ئێران لەگەڵ میلیۆنها خەڵک ڕوبەڕوە کۆماری ئیسلامی لە نێوە خۆی وڵات لە تەواوی شارەکان لە دژینە و تەنانەت حکوومەتیان بە چۆک داهێناوە بۆیە من بەش بە حاڵی خۆم بە قازانجی ئەو ڕەوتە نابینم کە بە جۆرێک عمل بکرێ دەستی ئەو دەوڵەت و ئەم دەوڵەت کێشێتە نێو شتەکان و حکوومەتی کۆماری ئیسلامی سو ئیستفادەی لێ بکاو بڵ ئەوە تا ئەوان بە دوای ئەوەدا دەگەڕێن چون بەڕاستی واش نییە. من دەمێت پرسیارێکی زۆر تایبەتە لێ بکەم ئەگەر ئەم خۆپشاندانانەی ناو کۆماری ئیسلامی ئێران درێژە پێشێوە ناڕەزاییە کاک دەورەتر بن بەرامبەر بە ڕژەمی ئێرانی ئێستا چەند گەشتبینی بەوەی کە بێتە مایی ڕوخاندنی ئەم ڕژێمە یەکەم هەم تەجروبەی تاریخی ئەوە دەڵا جیاوازە تەجروبە تاریخێکە بە گشتی و هەم تەجروبەی چەند و چۆنی ئیدارەی ئێران لەلایەن کۆماری ئیسلامی ئەوەی دەرخستووە ئەو نظامە بە باوەڕی من لە بواری ئابووری لە بواری کۆمەڵایەتی لە باری سیاسی لە باری پاراستنی مافەکانی خەڵک بە تایبەت ژنان لەو دوایە لە ئاستی نێودەوڵەتیدا زۆر منزەوێت ڕۆژ بە ڕۆژ تەریک دەبێتەوە پێم وایە ئەو نظامە ناتوانێت ئێران ئێدارە بکە و لە مقابل ئەوەدا خەڵکی ئێرانی زیرەکن خوێندەوارن بە شعورن هەراهوریا دەکەن قبول ناکەن سۆسیال مێدیاکی بە قووەت ئێستا لە ئێران لە گۆڕێدا هەیە ئەو خەڵکە لە سوسیال مێدیا هەن من خۆشببینم گەشتبینم کە کۆماری ئیسلامی لە هەر حاڵدا دەڕوا ئەو خۆ پێشاندانانەی ئەخیر کە کراوە وا بەربەرین و وەسی و هەمەلایەنە بە بڕوای من کۆڵەکەەکانی نظامی جمهوری ئیسلامی لەرزاندووە تەنانەت ئەگەر لە داهاتوویەکی نزیکدا ئەو خۆ پێشاندانانە تا ڕادەیە کەمیش ببنەوە تا خەڵکی ئێران تازە ترسی شکاوە و خەڵکی ئێران بەخۆشیەوە عقلیەت و تکنیکی هەماهەنگی و هاوکاریان لەگەڵ یەک بینیوەتەوە هەمووی ئەوانە شتی باشن ئەگە لە داهاتوودا بە هەر دەلیلێککە بێتەوە گۆڕێکەدێتەوە گۆڕێ بە بڕوای من بە شێوەیەکی باشتر و ڕێک و پێکتر بەردەوام دەچێتە پێشێ بەداخەوە کاتمان بۆم دیمانەیە ئەوەندە نەماوە بە ئەمە بکەمە دوا پرسیارم ئەگەر بێت و ئاڵوگۆڕێک لە ناو کۆماری ئیسلامی ئێراندا دروست بوو لە بری کۆنەپارێزانی توندڕەوی ئێستا ئەو بەرەی سەوزە بێتە ناوکایە سیاسیەکەەوە بێتە فەرمانڕەوە کە پێیان دەڵێن ڕیفۆرم خوازانی ئێران هیچ شتێک لە هەوکێشەکە گۆڕێ دەکرێت وەک احتیمالێک دابدرێ وەک احتیمالێک دابدرێ و لە داهاتوودا ئەو مەوزوعاتە بێتەوە پێشیە بەڵام ئەو تەحول و ئەو احتیمالاتە ئەگە بڵێن ئیسلاح تەڵەبان یا ئەوەی بەرەی سەوز بوو ئەوانیش بەوە گەیشتە بن کە ئەو نیزامە وەڵام دەرنێ ئەوانیش بەوە گەیشتە بن ئەو نیزامە دەبێ یا خۆ بگۆڕێ ئەوانیش بەوە گەیشتە بن کە هێرشی ئەو نیزامە بۆ سەر مافەکانی خەڵک بۆ سەر ژنان بۆ سەر دموکراسی ئەو تەوتەی کە و نیزامە ڕۆژانە لە عەلەیهی میلەتی کورد لە کوردستان ئێران دەینێتەوە شتێکی خراپە من پێم باشە ئەو عەقلیەتە لە تاران و لە نێوانیشدا دەست پێ بکە هۆیەکەی ئەوەیە بەشێکی بچووک لە دەسەڵاتی شیعە لە مؤەسساتی شیعە لەگەڵ خامنەین بەشە زۆرەکە لەگەڵی دانەماون و ئەو بەشە زۆرش بە احتیمالی زۆر بە دوای ئەوەدا بگەڕێن لە فرسەتێکدا بێنەوە مەیدانەکە بەڵام ئەو مەیدانە چەند شتی نەهادی نەکردو یەک ئێران دەبێت دموکراسی تێدا بێت
یەک ئێران نابێت تەماشکۆزگەرایی بەو جۆرە تێدا بێ، یەک ئێران نابێت ئیدارەیەکی ئیسلامی سیاسی تێدا هەبێ، لە ئێراندا دەبێ ژنان ئازاد، لە ئێراندا دەبێ میلیەتەکانی جۆرا جۆر مافیخواان هەبێ. ئەم پێم وایە ئەو ئەقلێتە ڕۆژ بە ڕۆژ دەچێتە پێشێ و ئەگەر لە نێو خۆشیاندا کەسانێک بە دوای حەلێکدا بگەڕێن ناتوانم بەرامبەر بەوانە بێتەوەجۆ بن. بەڵام کاک خالد ڕیفۆرم خوازەکانیش ینی هیچیان کەمتر نییە لە کۆنە پارێزانی ئێرانی بە تایبەتی کاتێک کە دێتە سەر دەستوری ئێران و بڕوابوون بە ویلایەتی فەقێ لە ویلایەتی فەقێدا ئەو ئازادیانی کە جەنابەت ئاماژۆ پێکردن جێ دەبێتەوە هیچ جێی نابێتەوە جێی نابێتەوە بۆیە دەڵم ئەگەر ئەوان ئەوە بکەن گفتمانێکی وابێن نەگۆڕێ ئەوە دەتوانێت مەوزوع بێ لە داهاتوودا این دەم هەیە بڵم ئەو خەبات و تێکۆشان و ئەو ئەقلێتێکی ئێستا لە ئێران جێکەوتووە هەمووی ئەوانەی وە پشت سەری خۆی خستۆ هەر کەسێک خۆ لەگەڵوە نەدا چ ڕیفۆرم خوازەکان من چ ئەوان جوڵانەوەی سەوز بێ چ حیزب لایەنانەی لە دەرەوە هەن لە ڕاستیدا لێوە دوا دەکەون خەڵک بە ئاسانی لیان قبول ناکە ئەوە جێگای خۆشببینی و گەشتبینیە لەلایەن ئێمەوە. کاک خالد زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ زەحمەتەکانی ئێوەش. دەکەم. دیدارێکی تایبەتمان بوو لەگەڵ خالد عەزیزی وتەبێژی حزبی دیموکراتی کوردستانی ئێران تا بەیەگەیشتنەوەی داهاتوو هەر شاد بن.